بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باس لە سەرهەڵدانەوەی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دەکەین لە هەرێمی کوردستان بۆ مافە سەرەتاییەکان کە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان سەرێن هەڵداوەتەوە شەوی ڕابردوو لە سنووری نەحەیەوە کرد خۆپیشاندان بژی بێکارەبێ و هاوڵاتیەک شەید بوو سێ کەسی دیکە بریندار بوون هەروە ئەمڕۆ لە سنووری هەولێر لە ناو شاری هەولێر لە گوندەکانی دەوروبەری لە سەرگوندێکی کۆیە هەروە لە سنووری ژاراوەش خۆپیشاندان نەبوو لە ناو شاری سلێمانیش کۆمەڵێک مامۆستا و فەرمانبەر دەستگیر کرا باز دەستپێکردنەوەی ناڕەزایەتی خۆپیشاندانەکان دەکەین ئایا ئەم جارە بەکوێ دەگەن و ئایا دەسەڵات وەڵامی بۆ خۆپیشاندانەکان دەبێت وە چارە سەرێکیشان دەبێت بۆ پرسی موچە ئەم پرسیان لەگەڵێک لە بەڕێزان مامۆستا عوسمان گۆڵپی چالاکی مەدەنی مامۆستا جەلیل عەلی سکرتێری ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ هەروە لە سۆرانیشەوە مامۆستا حەکیم ڕۆستایی ئەندامی ئەنجومەنی باڵەکایەتی لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین دەستەکە لەوە دەست پێ بکەین هۆکاری چییە کە بەتایبەتی لە دوێنی شەوە و ئەمڕۆ شەپۆلێکی خۆپیشاندان ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە و دوێنێ شەویش بڵێن لە سنووری نەحەیەوەتی خۆپیشاندان و ناڕەزایەتی و هاوڵاتیەکی شەهید بوو. سپاس بێەوە لە ڕاستیە بەر لە هەموو شتێک خوای گەورە و هاوڵاتی بە شەهید قبوڵ کردبێ بێگومان لە ڕیزی خەڵکا مردن شەرەفێکی گەورەیە وەلای خوش حتمما ئێمە دوعای شەهیدبوونی بۆکەن لە ڕاستیە من پێم وایە ناڕزایەتی تەخیر بووە و دوا کەوتووە چونکەوە نزیک بە 75 ڕۆژە خەڵک موچەی وەرنەگرتووە و وێر ئەمە تەنیا پەیوەندی بە موچە خۆرانەوە نیە پەیوەندی بە بازاڕەوەیە بە کۆی خێزانەکانەوەی کە بەتایبەت لە هەرێمی کوردستان زۆرترینی خێزانەکان بژێوی ژیانیان لەسەر و موچەیەکە وەری دەگرن واتە سەرچاوەی سەرەکیان موچەکەیە هەفتا ڕۆژ زۆر زۆرە ینی 2 مانگ و 15 ڕۆژ زۆر زۆرە بۆەوەی خەڵک موچەی وەرنەگرت بێ ئەم دۆخی گەیاندۆتە ئێرە بێباکییانە و نەترسانیانە لە دەنگی ناڕازی لە خەڵکی ناڕازی و هەلی ئەوەیان قۆستۆتەوە خەڵکی ئەمە خەڵکێکی مەدەنیە خەڵکێکە کە حەز بە ئاژا و شۆڕ ناکە کە خێزانەکان یەم وڵاتە ئەوەندە مەینەتیان چەشتووە ئەوەندە قوربانیان داوە حەز ناکەن جارێکی تر قوربانی بدەن حەز ناکەن جارێکتر خوێنی ڕۆڵەکانیان بڕێژێ بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە خەڵک تاسەر لیان قبولکە بەڵکو ئەبینین ئەگەر لە 10 ساڵی ڕابردووە بە ڕۆژی ڕووناک هەزاران موچەخۆر فەرمانبەر خەڵکی ئاسایی هاتوونە سەر شەقامەکان بە مەدەنی داوای گۆڕانکاریان کردووە داوای موچەیان کردووە گوێیان لێ نەگیراوە ئەوە تا ئێستا ناچارن بە شەو گوێ بگرن و ناچارن خەڵک ناچارە بە شەو بێتە سەر شەقامەکان واتە گوێنەگرتن لە خەباتی مەدەنی بە ڕۆژی ڕووناک ناچاریانەکە بە شەو گوێیان لە دەنگی ناڕزایی بێ گوێنەگرتنیان لە خەباتی مەدەنی بۆ قۆناغی داهاتوو ئەبێ چاوەڕێ ئەوە بکەن بەڕاستی جۆرێکی تر لە خەبات کە ڕوبەڕووی تونندوتیژی ئەبێتەوە بێتە مەدان چونکە بێهیوابوون لە خەباتی مەدەنی و بێهیوابوون لەوەی کە خەڵک پێی وابێ ئەوە 10 ساڵە مامۆستایان لەسەر شەقا من کێ گوێی لێگرتن ئەوە 10 ساڵە خەڵک هاوارەکە کێ گوێی لێگرتن وا ئەکا بیرکردنەوەی تونندوتیژی بەهێزەکە وا ئەکا لە کۆمەڵگە بەگشتی بگاتە ئەو قەناعەتەی کە ئەم دەسەڵاتە مەدەنی نییە ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی بەڕێگەی عسکەری هاتووە و بەڕێگەی تونندوتیژیە بێ کۆتایی بێ ئەمە بیرکردنەوەیەکی هەڵەیە بەڵام ئەوەی کە ئەم کۆمەڵگەیە گەێنێتە ئەو قۆناغا یەکێتی و پارتین و ئەوەی وا ئەکا ئەم بیرکردنەوەی بەهێز بێ لە کۆمەڵگا هەر یەکێتی و پارتین چونکە کاتێک کە تۆ وەڵامی خەڵکی مەدەنی وەڵامی مانگرتن و خێمە و خۆپیشاندان و برینداربوونی خەڵک و زیندانیکردن نادەیتەوە خەڵک پێی وایە کە ئەمانە لە ڕێگەی هێزەوە هاتوون و لە ڕێگەی هێزەوە ئەبێ بڕۆن هێزیش بەمانای تفەنگ نییە تەنها بەڵکو خۆپیشاندانی پەرتەوازە فەوزەوی و فراوان لەسەر جەمشاچەکان دەبا بۆتون چونکە ماوەیەکی زۆرە ئەو زنجیرە بڵێن خۆپیشاندانە نەبووە بە یەکەوە بە سەرێکەوە لە ناوچە جیاوازەکان جارە زیاتر سنووری پارتیش یەکەم جێگەی دڵخۆشیە بەڕاستی ئەم جارە ناڕەزایی جۆرە لە گردبوونەوە جۆرە لە بەخۆداچوونەوە لە سنووری زەرد دروست بووە ئەمە جێگەی دڵخۆشیە و ئەتوانین بڵێن سەرەتای قۆناغێکی نوێیە بۆ خۆپیشاندانی ناڕێکخراو واتە سەرەتای قۆناغێکە کە گروپەکان دەستەکان نایەن بانگەواز بۆ خۆپیشاندان بکەن شوێنی دیاری بکەن کاتژمێری دیاری بکەن بەیاننامەیان نەبێت کۆتایی پێبێت لە تۆقیتی خۆیان بەڵکو سەرەتای قۆناغێکە کە ڕەنگە بۆ ئێمەش قەناعەتمان وابێ چیتر خۆپیشاندانی ناڕێکخراو و خۆپیشاندانێک کە وەکو وینەڵێ
هەڕەمەکی بێ ینی لە خۆوە خۆڕست بێ لە هەر شوێنەگە بێ پشتیوانی بکەین و ببینە بەشێک لە بەهێزکردنی ئەو خۆپیشاندانە باشترە لەوەی کە ئێمە بێن دوو کاتژمێر لەسەر شەقامێک بوەستین وەک دەسەڵاتیش بێمان لێ نەگرێت. سپاس مامۆستا جەلیل جەنابی بەخێر بێ دواتریش دەچینە خزمەت مامۆستا حەکیم ئەگەر ئامادە بێ. مامۆستا جەلیل سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر خۆپیشاندانەوە ئەمڕۆ لە سنووری سلێمانی بەتایبەت ناوشاری سلێمانی هەندێک مامۆستا خۆپیشاندانی شەندەستێنێک و بەڵام دەستگیر کران ینی ئەم هەوڵانە بەکوێ دەگا ئەوە چارە سەرکوتکردنی دەنگی ناڕەزایەتی دەستگیرکردنی خەڵک کە ئەمڕۆ لە سلێمانی ژمارەیەکی زۆر مامۆستا دەستگیر کرابوون فەرمانبەر. بەناوی خوای گەورە سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەرنامەی بەڕێستان و پەیامی عزیز کە هەمیشە لە پشتی خەڵکن و لە دەنگی ناڕەزایەتی خەڵک ئەگەیەنن. لە ڕاستیدا ئەم دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بێباکە ئەو وەزیفەیە کە پێویستە دەسەڵاتێک حکوومەتێکی مەدەنی ممارەسەی کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە پشتی تێکردو ممارەسەی حکوومەتێکی مەدەنی ناکە بەڵکو ڕێک پێ لە پێچەوانەی حکوومەتێکە لە خزمەتی خەڵکا بێ حکوومەتێکە ڕێک دژایەتی خەڵکەکەی خۆیەکە. هیچ حکوومەتێکم نەبین و 1993 حکوومەتی فەرمی هەیە لەسەر زەوی جگە لە دەیان هەرێم و ناوچەی ئۆتۆنۆمی جیاواز هەموو دنیا بگەڕێ هیچ حکوومەتێکم نبینیەوە بەقەدەر ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە دژی خەڵکەکەی خۆی بێ. ئەوە تا حکوومەتی عێراقی ناوەندی ئەڵێ کاکە با بنزینی 450تان بۆ بنێرم ئەڵێ مەینێرە و نامانەوێ ئەڵێ با نەوت بە 30 دینار تەوزیعکەن بەسەر هاوڵەتەکان تا ئەڵێ نامانەوێ ئەڵێ وەرە داتای موچەخۆرەکانتم بەرێکە خۆن ناتوانانی موچیان بیتێ با تەوتینی کەین و لە کاتی خۆیان ماگانە موچیان بینێ ئەوە شەر ناکە بۆ یەکە هیچ حکوومەت و دەسەڵاتێ بەقەر ئەم هەرێمی کوردستانە دژی خەڵکەکەی خۆی نییە بۆ یەکە کە دەسەڵاتێک ئاوا بێ حکوومەتێک ئاوا بێ ئەوێ هەموو کاتێک چاوەڕێ بکەین لە هەر شوێنەکە خەڵک دژی بوەسێتەوە خۆپیشاندانکە گرتبوونەوەکە ناڕەزایەتی دەرببڕێ ئەوەی پێی بکرێ بیکا دژی ئەم دەسەڵاتە شتێکە ئێستا هەمومان لەسەری کۆکین زۆربەی زۆری خەڵکی کوردستان لەسەری کۆکە ئەوش ئەوەیە گۆڕانکاری ڕیشەیە لەم دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە سەردەمی زێڕینی یەکێتی و پارتی بە سەراحەت بەسەر چوو سەردەمی زێڕین یەکێتی و پارتی تا 2014 بوو ئەو کاتە بوو کە موچیان ئەدا بە خەڵک پرۆژیان ئەکرد لەو کاتە زیاتر لەوە بە دواوە ئیتر سەردەمی زەڕینیان بەسەر چوونە لوتکە و ئێستا شۆڕ ئەبنەوە بەرەو زەبڵدانی مێژوو شۆڕ ئەبنەوە بەرەو لێژایەکان و پێویستە خەڵک هۆشیار زیاتر هۆشیار بێتەوە و ئەمانیش ئەگەر بەخۆیانان نەچنەوە ئەوە مەرگیان و ڕوخانیان و کەوتنەژێر پێی خەڵک نزیک بووەتەوە چونکە ئەم ممارەسەی دەسەڵات و حکومڕانی ئەمان جگە لە ڕوخاندن و جگە لە وردوخاشبوون هیچی تر چاوەڕێ ناکەن بە سەرکوتکردن هەبوو ئەمڕۆ لە سلێمانی ئەوە چۆن دەبینن خەڵک ڕێگەنە درێ خۆپیشاندان بکە بەتایبەتی ئێستا لە سلێمانیش بڵێن ئەمڕۆ دەستگیرکردن نەبوو لە هەولێر هەندێک گردبوونەوە هەبوو ئەوە نەریتی هەموو حکوومەت ئەستەمکارەکانی جیهان و پێش ئەمان بووە حکوومەتێک کە نەتوانێت لە ڕێی خزمەتگوزاری و وەڵامی خەڵک بداتەوە خزمەتگوزاری خەڵک دابین کا پێداویستەکانان دابین کا وەڵامی داواکارەکانان باتەوە لە خەڵکە هۆشیار و ڕۆشنبیرەکان ڕاوێش کات و پێداویستەکانیان دابین کە نەیتوانی ئەوە بکە سەرکوتیانەکە بێدەنگیانەکە زیندانیانەکە هەڕەشیان لێکە هەموو شێوازەکانی سەرکوتکردن بەکارێنێ بۆی کە بێدەنگیان کا و دەسەڵاتی خۆی درێژە پێ بدا بەڵام ئەمەشی بە دڵنیاییەوە هیچ کەسێ بۆی نەچێت لەسەر تا ئەمام دەکەێتین لای مامۆستا حەکیم ڕۆستایی لە سۆرانەوە لەگەڵمانە مامۆستا زۆر سوپاس بۆ جەنابیشتان بەخێر بن بۆ بەرنامەکەمان دۆسیەی شەیدکردنی و هاوڵاتەی کە شەوی ڕابردوو لە ناحیەی وەرتە شەید کرا بەکوێ گەیشتووە و وەڵامدانەوەی خەڵکیش تاکو ئێستا بە فەرمی وەڵامی داواکاریەکانی خەڵک دراوەتەوە السلام عليكم ورحمة الله وبركاته صلاة خواتان لذي بناوي خدا بالنسبة دوسي باڵەکایەتی بەداخەوە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر سێ جار کەعبە بڕوخێنی هێستا بە خوێنی کەسێک ناکە کەوا بە ناحەق بکوژرێ بەداخەوە ئەوەی کرا هاوڵاتی سڤیل بە قەمیسێ بە تیشێتێ بە فانیلێ بێتە سەرجادا چاوەڕوانی ئەومانە کرد ئەو بانگەشەی کە حکومەت ئەیکات بۆ هاوڵاتی کارەبای 24 ساعتی چاوەڕوانی ئەومانە کرد کارەبا بەردەوام بێ 24 ساعت بێ و پارەکەشی چەند بێ هاوڵاتی لەگەڵ قەیرانی دارایی کە 75 ڕۆژەم و چەنە هاتووە پارەکەی بە حکومەت بدات بەڵام بەداخەوە لە جیاتی وەڵامدانەوەیەکی هێمنانە یان پێشوازیکردن بە دەستکە گۆڵ لە بۆ هاوڵاتیان
بەگولە جوابی ئێمەیانداوە. ئەوە بەڕاستی جێگای داخ و ئەسەفە کاک حەشیم. ئێمەی باڵەکایەتی ئەوە کەلانکەی شۆڕاش ناویان ناوە، بەڵام چەندین جار بریندار بکرێن، چەندین جار ئێمە مافمان پێشێل بکرێ. بۆیە ئەوڕۆ خۆشببختانە لەسەر تەرمی شەهید حەسەن ڕەحمان ئەنجومەنێک هێشتا لاشەکەمان نەشار بووە، ئەنجومەنێک دروست کرا و بەندە شێکێک لەو ئەندامی ئەنجومەنەکەیە توانیمان گژیەکە تا ڕادەیەک وا ڕابگرین بۆ ئەوەی یعنی دیاردەی نەخوازیراوی زیاتی لێ ڕوونەداتن، چونکی لەو کاتەی کە ئێمە سەرچاوەیەک پێڕاگەاندین، لەو کاتەیە کە ئێمە لاشەکەمان ئەشاردەوە قەوەتێکی زۆر زیاتر لەوە هات بوو لە ترسی ئەوەی کە ئێمە بینەوە سەر پردی حافیز. لەسەر دانیشتەکەمان لەسەر کوشتنی بەناحەقی شەهیدکردنی حەسەن ڕەحمان بوو. ئەنجومان بە کۆی گشتی بڕیارمان لەسەرەوەیدا یاسا سەروەر بێ، هەروەکو زۆر لە سەرکردەکانی کوردستان ئەو شیان دووبارە کردوتەوە کە یاسا سەروەرە، بەڵام بەداخەوە ئێمە نایبینین یاسا لە کوردستان سەروەر بێ بۆ ئەو حاڵەتانەی کە لە پێشماندا هەبوونا. بۆیە لێرەوە ڕوئەکەینە حکومەت ئەوانەی کەوا خەڵک بەناحەقە کوژن تەکاو ڕەجامان وایە یاسا سەروەر بکەن. ئەگەر سەروەر نەکەن وەکو لە ڕابردوودا لە عەشایری خۆماندا ئەگەر یاساش جێبەجێ نەکرێ بۆیە گشتن و کوشتیار زۆرە بێ عەشایری تەدەخولەکە لە حاڵەتی واشماندا هەبووە لە منتیقا. جا لێرەوە ئێمە توانیمان ئەوڕۆ پرسەکەش بەڕێوە بەرین، بەڵام بەداخەوە خوێنی ئەو پیاوە بەڕاستی تەسیرێکی زۆری لە ئێمەی باڵەکایەتی تاک بەتاک کردووە و لە کوردستان بەگشتی لەسەر کەمترین داواکاری ژیانی ڕۆژانەی خۆیدا شەهید کراوە کە ئەویش ڕۆناچیە. وڵاتێک 34 ساڵ کەوا لە نێو خەزێنەی زێری و لە نێو خەزێنەی نەوتی و غاز و ئەوانەبی کارەبایەکمان بۆ دابین نەکرێ. بەو هاوینەی کە پلەی گەرما زۆر لە بەرزیدایە کاک حەشیم بەداخەوە ئەوانە تەنها هاتبوون داوای حەقی خۆیانە کرد کە ڕۆناکاییە لە شەوێدا لە ڕۆژێشنا لۆی جەنابەت ئاگاداربی، بەڵام ئامادە نەبوون شەوەکەیان بۆ ڕۆناکەنەوە، بەڵکو نەک ڕۆناچیان کردەوە، ڕۆژەکەشیان بۆ تاریک کرد، خاوەنی دوو خێزانیان شەهید کرد و من هیچ گومانم لەوەی نییە کە ئەوە پلەی شەهادەتی بەدەستێناوە و خەڵکی باڵەکایەتی بەگشتی ناڕازیەکی زۆریان هەیە بەبێ جیاوازی لایەنی سیاسی بەگشتی کۆدەنجین لەسەرەوەی کە حەقی ئەم پیاوە بکرێتەوە بە ڕێگای یاسا و ئەگەر لە ڕێگای یاساوە نەکرێتەوە لەوانەیە ڕێگای تر هەڵبژێردێ لە ناو کۆمەڵانی خەڵکی باڵەکایەتی، چونکی زۆر جار ئێمە بە یاسامان سپاردووە بەڵام یاسا حەقی ئێمەی نەکردوتەوە. باشە مامۆستا هیچ لیژنەیەک پێکاتوە ئەوەندەی کە ئاگادار بن وەزارەتی ناوخۆی هەرێمیش ڕوونکردنەوەی کیە بوو وتی خەڵک دڵنیا دەکەینەوە کە ڕێکاری یاسایی دەگرێتە بەر تا ئێستا ئەوەندەی کە زانیاریتان هەبێ ئەو کەسێک کە ئەوە وڵاتی شەهید کردووە کە لەگرتە ڤیدیۆیەکەدا ڕوونە دەستگیر کراوە تاوەکو ئێستاوەی ئێوە ئاگادار بن؟ بەڵێ ئێوارێ وەفدێک هات کە پێک هات بوو لە لقی دە و لقی 26 گوڵان لەگەڵ ئێمە دانیشتن و لەگەڵ فەرماندە عسکەریەکان و جێگری سەرۆکی ئیدارەی سۆران دڵنیایان پێدان کە ئەو پیاوە گیراوە و ڕێگای یاساییش دێتە بەری چی بچێ سەر بۆی جێبەجێ بکەن. ئەو دڵنیایان داوە، بەڵام یعنی زەمانەتی 100% نییە کە ئێمە بڵێن 100% ئەو پیاوە هیچ ڕسمێک هیچ ڤیدیۆیەکیان نیشانی ئێمە نەداوە کە بەڵێ ئەوە گیراوە، بەڵام ئەوان گوتیان تەمینتانەکەین کە بەڵێ ئەو پیاوە گیراوە و یاساسی بچە سەری بۆی جێبەجێ ئەەکەین. بەس سەرپەرشاری سۆران لێدوانی دابوو دەڵێ مۆڵەتیان نەبووە، ئەگەر مۆڵەتیش نەبێت دەبێت شێ وەڵامی خەڵک بدرێتەوە. جا من لێرەوە کاکەچیم ڕوئەکەمە سەرپەرشیاری سۆران و تەواوی دەستگا ئەمنی و ئاسایشی، ئایا ئەوان مۆڵەتیان هەبوو خەڵک بکوژن؟ ئەمە پرسیار لەوانەکەم. هاوڵەتەکان مۆڵەتیان نەبوو خۆ پیشان بدان بکەن، بەڵام ئەوان مۆڵەتیان هەیە خەڵک بکوژن یان ئەوەیە پێشوازی لە خەڵکن ئەمن و ئەمانی خەڵک دابن بکەن و لە جێسایی ئەمن و ئەمانیوان ئیسراحەت بکەن نەک بکوژێن. من لێرەوە ڕوئەکەمە سەرۆکی ئیدارەی سۆران ئەگەر ئەو قسەی کردووە مۆڵەتیان نەبووە، ئەوان مۆڵەتیان هەبووە ئەلەوێ خوێنی ئەو گەنجە جوانە بڕێژن و شەهیدی بکەن. مامۆستا ئەو خۆپیشاندنی کە دوێنێ شەو بڵین ئەنجام درا گوندەکان ئێستا ئەو دەوروبەری گوندەکان باسی چەند کاتژمێرێک کارەبا دەکە هەرەوەندە هەیە، ینی بە شەو لە شەو ڕۆژێکدا لە 24 ساعت
والله کاک هەشیم بەداخەوە زۆر لەوە کەمترە، یعنی سنووری باڵەکایەتی لە شۆڕەشەکە یەک لە دوایەکان قوربانیەکی زۆری داوە، بە هەموو شۆڕەکەشەکان خزمەتی کردووە، بە خوێن بە ماڵ بەسەر بە هەموو شتێک، بەڵام لە خزمەت گوزاریەکاندا بەداخەوە زۆر پشتگوێ خراوە. بە تایبەت کارەبا من ئەو ماوەی لە منتیقە بووم بەداخەوە کارەبان هەر نییە، ئەگە هەشبی چەند سەعاتێکە کە بەکەلکی ژیان نایە، نە ئاویان بۆ سار دەبی، نە فێنێک دەبنەوە، یعنی ژیانەکە تاڵ بۆ بەڕاستی لە باڵەکایەتی لە بەرامبەر کارەبای کە پێداویستێکی سەرەتاییە بۆ هاوڵاتیان لە تەواوی دنیا. و من پرسیارێک ئەەکەم لە تەواوی بەرپرسەکانی هەرێمی کوردستان، ئایا ئەوانە توانن شەوێک بەبێ کارەبا یا سەعاتێک بەبێ کارەبا لە ماڵەکەی خۆیان بحەوێنەوە؟ بەڵێ بەڵێ دێمەوە خزمەتت مامۆستا حەکیم، دێمەوە خزمەتت سوپاس دەکەین. مامۆستا عوسمان بێمەوە خزمەت بەڕێزت. چارەسەر چی ئێستاگەر سەرکوتکردن هەبێت لە سلێمانی بێ لە هەولێر هەبێ ئەوەی کە بەڕێزی ناول برد خۆپیشاندانی ناڕێکخراو، ینی دۆخەکە بەرەو کوێ دەڕوا؟ بەرەو تەقینەوەی جەماوەری دەڕوا، ینی ئەگەر ئەم بارودۆخە بەرداوام بێ ئەمڕۆ کۆبوونەوەی پارتی ویکێتی شەبوو بڵێن سەرتا با لە کۆبوونەوەکە دەست پێ بکەین. کۆبوونەوەکە بۆ تۆخکردنەوەی دۆستایەتی خۆیان بووە و بەڕاستی هیچ ئاماژەیەکی دڵخۆشکەریتیان نیە بۆ خەڵک و هیچ ئاماژەیەکی ژنیە لە داهاتووە ئەم بەرهەمی ئەم جۆرە کۆبوونەوەوانە بە قازانجی خەڵک بێ. ئەیوانی دەڵێ هەوڵەکان چەرکراونەتەوە بۆ دامینیکردنی موچە ئەوەی تێدا بوو. ئەوان دوایی 8 مانگ لە هەڵبژاردن بێن بتوانن پەرلەمان کارا بکەن، بێن بتوانن ئەنجومەنی وەزیان کە پەیوەندی بە خۆیانەوە هەیە نەک پەیوەندی بە عێراقیشەوە، بێن بتوانن لەسەر 2 وەزیر ڕێککەون با ئەو کاتە خەڵک دڵخۆش بێ بەوەی ئەوان ئەتوانن بێن ژیانی خەڵک باشکن. لەبەرەوە بە پێویست ناکە ئەمان هەوڵی بۆ بدەن. پارەی زۆریان هەیە، بەڵێ بەرپرسەکان باپاریان زۆرە و ئەتوانن چەندین مانگ هەر 6 سەری گەورە کۆ ببنەوە، ئەتوانن چەندین مانگ موچەی خەڵک بدەن و پێویست بەوە ناکە هەوڵی بۆ بدەن، بەڵکو ئەتوانن بڕیار بدەن. ئەو سەرە گەورانە پاریان زۆرەنی یەکی چەند ملیار دۆلار. حکومەت فەقیرە، حکومەت فەقیرە وەکو قاسەی حکومەت فەقیرە، بەڵام ئەوەی کەوای کردووە قاسەی حکومەت فەقیر بێ هیچی تیان نەبێ، قاسەی بەرپرسەکانیان وڵاتەیە، قاسەی مناڵە ورتکەکانیانە و بەڕاستی پڕن لە دۆلاری نەوتی ئەم وڵاتە، پڕن لە دۆلاری مەرجی فری، پڕن لە دۆلاری فرۆشتنی نەوتی بە قاچاق فرۆشراوی ئەم وڵاتە. لەبەرەوە ئەوان ئەتوانن ئەو ملیاران دۆلاری خستویانتە سەر بانکەکانیان و بردویانەتە دەرەوە و ئەیکەنە لای گرانبەها لە وڵاتە بیێنن بەشێکی لەوە هەر بە ئەندازەی زەکاتێک ئەم خەڵکەی پێ ئەژی. لەبەرەوە پێویست بەوە ناکە خەڵک دڵخۆش نییە بەو جۆرە درۆیانەی کە 33 ساڵە بۆی ئەکرێ. نەگەشتەوە ناڕزایەتی دەست بۆ پارەکانی خۆیان، ناڕزایەتی نەگەشتە واستەی لە ترسا خەڵک دەست بە و پارانە بەرن کە پێش 10 ساڵەمە بەروە بزانوتیان ژێر زەمینەکان پڕن لە دۆلار، ئێستا ڕەنگە زۆر چەقات بوو. لەبەرەوە هەر ژیانی مناڵەکانیان سیر بکە تێئەگەی کە ڕۆژانە چەند لە پارەیە وڵاتە ئەچێتە سەر حساب بانکیەکانیان. ئەمە یەک دوو هەم بەڕاستی ئەم قسانە لای خەڵک پارە ناکەن. جاران کۆبنەوەکان یەکێتی و پارتی لەسەر ئاستی خوارەوەش نەک لەسەر ئاستی باڵاوگڵم ڕۆ خەڵکی دڵخۆشە کرد، چاوەڕێ ئەکرد. ئێمە نەمان بینی ئەمڕۆ خەڵک چاوەڕێ و کۆبنەوەانە بکە، نەمان بینی خەڵک چاوەڕێ بکە بزانە شتێکی بۆ خەڵک بێهیوایە لەوەی ئەم جۆرە کۆبنەوەانە بەرهەمیە بێ و ئەم جۆرە مامەڵەکردنە لەگەڵ خەڵکا جگە لە چاواشەکاری هیچ شتێکی تر نەبێ. ئەمە خەڵک خۆشبەختانە گەشتۆتە ئەو قەناعەتە و ئەوەیشی کەوای کردووە یەکێتی و پارتی بەو جۆرە نزیک ببنەوە مەترسیەکی جددیە لە سەریان و ئەگەر مەترسیەکە لەوایەکە بەڕاستی پێگەکانیان لە دەرەوە ڕەنگە گۆڕانکاری لە هاوکێشە سیاسیەکان کرابێ. ئەمە مەترسێکی ترەوەیە 75 ڕۆژ موچە نەدراوە، خەڵک لە جاران زیاتر تووڕەیە و ترسیان هەیە لەو لێرە و لەوێ خۆپیشاندان ناڕزایی کە هەیە، ئەگەر نا چەندین مانگە لەم لا ئەم دوانە و لەو لە هەرسێکیان ئاوا بەیەکەوە کۆنە بوونەتەوە و بە کۆبوونەوەیەکی جددی بزانن. ئەم دوو هێزە هەر کات مەترسیەکە هاتە سەر هەردووکیان زۆر نزیکە بنەوە و زۆر پشتیوانی یەکەکەن بۆمانەوە. هەر کاتێ مەترسیەکە لەسەریان نەما ئەو کاتە دەستدەتەنەوە هەمان گۆرانی ڕابردوو هەریەکە بۆ خۆی باڕاستی دۆستەکانی خۆی. ئەمە لەلایەکی تر خەڵک بەڕاستی پێویستەکە بەوەی کە قۆناغێکی نوێ دەست پێ بکە، قۆناغێک کە
هەست کا بەوەی کە ئەوەی وای کردووە یەکێتی پارتی وا مامەڵە بکەن بێدەنگی ڕابردووە ئەوەی وای کردووە ئەوەیە کە هەموو خەڵک چاوەڕێی کردو ژمارەیەک لە فەرمانبەر مامۆستا خەڵکی توێژێکی تایبەت بێن داوای نان و قوتی بۆ بکەن ئەبێت تێ بگا کەس لە بری کەس ناچێتە خۆپیشاندان من هەموو ئەو ڕۆژانەی لەسەر شەقام بووم تەنها لە بری خۆم لەسەر شەقام بووم ئەبێ خەڵکیش تەنها لە بری خۆی بێت بۆەوەی هەموو خێزانەکان لانی کەم یەک نەفریان لەسەر شەقام بێ بۆ داوای قوتی خۆیان و ماڵ و مناڵیان ئەو کاتە یەکێتی و پارتی ناتوانن بەو جۆرە بێمنەت بن ئەگەر خۆپیشاندارێکی 100,000 لە هەولێر بکرێ خۆپیشاندانێکی 100,000 لە سلێمانی بکرێ هەموو شەقامەکان ئەبەسترێ تەنانەت نەک ئەوە ناتوانن هاتوچۆ بکەن هێزی کۆنتترۆلکردنی خۆپیشاندانیان لە 20 شوێنی ئەم هەرێمانیە هێزی ئەگەر سەرنج بدەن لە ڕابردوودا لە هەندێک شوێن بەڕاستی گرژی دروست بووە بارەگاکان سوتاوە هێزی تیان نەماوە هێنانتە بۆ چقی سنتەری شارەکان من پێم وایە ئەگەر خەڵک هوشیار بێتەوە و جددی بێتە سەرقەت بێدەنگی تێپەڕێنێ و قبوڵی نەکا پێویست ناکا بگاتە توندوی تێژی یەکێتی و پارتی ئێنە سەرخەت وەڵامی جددیان ئەدەنەوە بەڵام تا بانگەواز بۆ خۆپیشاندانەکان 1000 کەس بێ لە شارێکی 1 ملیۆنی و تا لە شارێکی 100,000 یا 500 کەس بێ بەڕاستی یەکێتی و پارتی هیچ باکیان نییە بەوەی کە بێن بەدەم خەڵکەوە خۆیان ئەگەر بەرپرسی تەندروست بوونایە ئەگەر لە خەمی خەڵکا بوونایە ئەسڵ پێویستی بە خۆپیشاندان نەبوو ئاخر کارەبا لەکوێ دنیا پێویستی بە خۆپیشاندانە ئاخر موچە لە مانگی خۆیان بدرێت لەکوێی دنیا خۆپیشاندان ئەکرێت داوا بکرێت خەڵک موچەم بەرێ نەک بۆ مانگێک بۆ 75 ڕۆژ بۆ 2 مانگ و نیو ئەگەر ئەمانە بەرپرسی ڕاستەقینەن ئەم شتانە پێویستیان بە خۆپیشاندان نیە خۆپیشاندان بۆ دۆ توێژێکی تایبەتە مافی پێشێ لەکرێ بۆ نمونە داوای زیادکردنی موچەیە بۆ نمونە داوای جێبەجێکردنی یاسایەکی تازەیە دەرچوون یاسایەک تازەیە بۆ ئەوەیە کە مافێک زەوت کرابێ وەربگیرێتەوە ئەمانەی کە سەرەتایین هیچ پێویستیان بە خۆپیشاندان نییە لە هەر باوەڕ بکەن عێراق بەرگەی نەدانی دوو موچە ناگرێت بۆ ئێمە بەرگە دەگرین کەچی ئێمە خەڵک بێدەنگی خەڵک وام حکوومەتەی ڕایە ناوە ئێستەیەکێتی و پارتی دوور نییە ئەمڕۆ لە کۆبنەوەکەوت بێتیان جارە دۆخی خەڵک باشە و ئەوە نیە خەڵک بێدەنگە و خەڵک قبوڵیەتی لەبەرەوە پێم سەیرە خەڵک قوتی نییە ئەچێ قەرزەکە نایە داوای موچەکەی بکە خەڵک پارەی کڕینی کاکە جەژن تێپەڕی موچێ وەرنەگرتووە پارەی کڕینی جلوبەرگی نییە کەچی ئامادە نییە بێ لەسەر شەقامەکان ئامادەیە 2 ڕۆژ بگەڕێ بە دوای کەسێکا قەرزی باتێ بە 2 سەعات ئامادە نیە بێتە سەر شەقامەکان منیش حکومڕانی میلەتێکی ئاوا بم نەک 70 ڕۆژ 200 ڕۆژیش موچێ هەم نادەبێت لەبەرەوە بەشێک لە خەتاکە خەڵکە و ئەبێ خەڵک بەخۆیان بچێتەوە و لە هەموو شوێنەکانەوە قسە بکە تا یەکێتی و پارتی نەتوانن وا مامەڵە بکەن و ڕوونیش بڵێن یەکێتی و پارتی هەمووینا بەڕاستی خەڵکی یەکێتی و پارتی قوربانین و ئەوانەی کە تەنیا لەوا تاوانبارن پشتیوانی ستەم ئەکەن ئەگەر نا لە دۆخی ژیانیان وەکو ئێمەیە دۆخی بژێویان وەکو ئێمەیە ئەوانەی کە سوودمەندی ئەم وڵاتەن لە ئاستی زۆر باڵا لە 25 کەس تێ ناپەڕێ ڕەنگە زیاتر نەبن لە 500 کەس لەم هەرێما داهاتی ئەم وڵاتە بن بۆ خۆیان بۆ کوڕەکانیان وە خۆش بزەران لە سپاس دەکەم مامۆستا جەلی سەبارەت بە ناڕەزایەتیەکان پێت وایە چ کاتێک کاریگەر دەبێ ئەم جارە سنووری بەرفراوانە ئەوە لە هەولێر هەبووە لە کۆیە لە وەرتێ لە سنووری پشدەر لە ژاراوە لە ناو سلێمانی هەوڵ هەبووە یعنی ئەگەر چارەسەرێک نەدۆزێتەوە جا ئێستا بەشێکی زۆریشان ئێستا بۆ کارەبا و بۆ ئاوە ینی کەمێکیان بۆ موچە ینی ئێستا کارەبا و ئاویش نەماوە لە ڕاستیدا فشاری مەدەنی خۆی کاریگەری لەسەر دەسەڵات حکوومەتی مەدەنیە لە کاتێکا زۆر ئەو فشارە زیاد ئەبێ و کاریگەری زۆر ئەبێ کە تەنها لە چوارچێوەی چین و توێژێک دەرچیە هەر فەرمانبەر نەبێ هەر مامۆستا نەبێ هەر هۆزێک نەبێ لە شوێنەکە هەر ناحێ و قەزا نەبێ داوای کارەباکە پێویستە بکرێت بە جەماوەری ئەو شۆڕشانی سەرکەوتون ئەو خەباتە مەدەنیانی سەرکەوتون بوونەتە خەباتێکی مەدەنی جەماوەری زۆرینەی زۆری خەڵک هاتوون لەسەر جادە دام و دەستگاکانیان پەکخستووە ڕێگا سەرەکەکانیان پەکخستووە
ئەوەندە ژماریان زۆر بۆ هێزە ئەمنیەکانە و هێزانی تایبەتن بە سەرکوتکردنی خەڵک نانتوانیوە دەرەقەتی و هەموو ژمارە زۆرە خەڵکە بن بۆ یەکە دەسەڵاتیان ناسار کردو ملکەتی داواکارەکانان بێ بۆ یەکە ئەگەر بمانەوێت بە شێوازێکی مەدەنی ئەم دەسەڵاتیان ملکەتی داواکارەکان بکەین و بێنە سەر خەت و مافی خەڵک بن ئەبێ خۆپیشاندان ببێ بە جەماوەری وەکو مامەسا ئاماژەی پێکرد لانی کەم هەموو خێزانێک کەسێکی بنێرێتە سەر شەقام ئەو کەسە تەبەڕۆکا بۆ سەر شەقام هەموو لە هەموو خۆپیشاندان و لە هەموو ناڕەسەتی و گرتبوونەوەکانە ئامادەی هەبێت تاکو لە چوارچەوەی چین و توێژ و مامۆسا و ئەوە دەرچی و هەموو خەڵک کە هەمومان قوربانی ئەم دەسەڵاتین هەموو ماستەمان لێکرێ هەمووی بێ خزمەت گوزاریە بێ ئاوە بێ کارەبایە بێ موچەیە گەنجەکانمان هەلی کاریان نییە ئێتر دەیان هیچ سێکتەرێکی ژیان نییە ئەم دەسەڵاتە قەیرانی تا دروست نەکەوێت بۆ یەکە هەموو خەڵکی کوردستان ئێستا پێ دوێ باردۆخێکی لەبارە بۆ ینی بۆ گۆڕانکاری لەم دەسەڵاتە چونکە دەڵێن ئێستا پارتیویشتی لە خراپترین دۆخیاندان هەموو مامۆستا باژێ کورد لە ڕووی دەرەوە لەگەڵ عێراق لە ناوخۆ ینی متمانیان نەماوە ئێستا دەرفەتێکی زەڕینە بۆ خەڵکی کوردستان بتوانێت گۆڕانکاری ڕیشتەیی لە سیستەمی فەرمانڕەوایی هەرێمی کوردستانە بکە ئێستا خەڵک زۆر تووڕەیە زۆر بێزارە 75 ڕۆژە موچە دواکەوتووە هەموو سێکتەرەکانی ژیان قەیرانی تایە ئەوە خەڵک بۆ کارداوی کارەباکە ئەوە خەڵک ئاوینی و لە هەولێر و لە ژۆنەکانی تر داوای ئاوەکەن ئەوە خەڵک بێکارە و داوای کارەکە هەموو سێکتەرەکانی ژیان قەیرانی تایە کێشەی تایە ئەزمەی تایە خەڵک تووڕەیە خەڵک بێزارە بەڵام ئەوان بەهۆی چەند ڕێو شوێنێکەوە کە لەمەوە پێش سیاسەتێکی درێژخایانیان سەپاندووە بەسەر خەڵکە بێ متمانیان لە ناو خەڵکا دروست کردووە خەڵکیان پەرتەوازە کردووە یان وان لە خەڵک کردووە کە چاوەڕێی ئەوی تر بێتە سەرجادە یان خەباتی بۆ بکە یان ئەم دەسەڵاتە گۆڕانکاری تێ بکە یان داوای مافی بۆ بکە ئەمانیان دروست کردوە ناو خەڵکە ئەبێ خەڵک تاک هۆشیار بێتەوە بێ داوای مافی خۆیکە بێ خۆپیشاندانکە بێ دەنگ هەڵبڕێ بێ بەو میکانیزمانی کە گۆڕانکاری پێکرێت بگرێتە بەر تاکو بتوانێت دەسەڵات ناسارکە و مافەکانی دابینکە ئەگەر خۆپیشاندانێکی گەورە و بەرفراوان بکرێ کاریگەری زۆر دەبێت بەرفراوان بێت بەدڵنیایەوە ئەم دەسەڵاتە زۆر متابعەیەکە مەحەد و دەستگا و سنتەری هەیە بۆ چاودێریکردنی خەڵک جارێگە بێ بڕیار بە جارە ڕای گشتی دیارەکاتەوە لە ڕێی پەیزە سێبەر و خەڵکە قەڵم بەدەستەکانیانەوە ئەوانەی بە سێبەر ئیشان بۆکەن فرێدە ناو خەڵک ئەگەر زانیان ڕای گشتی تەحمولیەکە و تەقبولیەکە ئەو کاتێکەن بە بڕیار ئەگەر زانیان کاردانەوەکی زۆر هەیە خۆی ناکەن بە سەحابوڵێن ئێمە نەبووین ئەوە بۆیە کە ئەگەر بزانن مەترسی جددی لەسەریان دروست دەبێ بە دڵنیاییەوە ئەتوانن هەموو گۆڕانکاری بکەن ئەتوانن موچەبن ئەتوان گۆڕانکاری لە سیستەمی فەرمانڕەواییەکەن ئەتوان داواکانی خەڵک دابینکەن ئەتوانن خزمەت گوزاریەکان بۆ خەڵک دابینکەن کارەبا ئێستا دەسەڵاتێکی باش بێتوانن لە ماوەی 30 ڕۆژە کارەبای هەموو هەرێمی کوردستان بە سەعری فەرمی 18 دینار و 20 دینار بۆ خەڵک دابینکە ئەتوانێت کێشە و قەیرانی ئاو دابینکە ئەتوانێت بەندا و دروستکە و کێشە و قەیرانی ئاو دابینکە ئەتوانێت هەلیکاری زیاتر بڕەخسێنی ئەتوانێت شەفاف بێت لە کۆکردنەوەی داهاتە و عەدالەت بێت لە دابەشکردنیا بۆ یەکە قەیرانەکانی هەرێمی کوردستان بە قەنەعەتی من زۆربەی هەرە زۆری دەستکردا ئەم دەسەڵاتە ئەوێ خەڵک بەم قەیرانانەوە مەشغوڵ کاتاک و خەڵک سەر ئەوەی نەپەرژێ لە کورسەکەی ئەوان بپرسێتەوە و مەترسی لەسەر ئایندەی حکومڕانی ئەوان دروست بێ بۆ یەکە ئەم قەیران بەو قەیران ئەسپێرە و چارەسەریان ناکە ئەگینا ئەگەر خەڵک هۆشیار بێ و بێتە سەرجادە و مەترسی جدیان لەسەر دروستکە دەتوانای هەیە گۆڕانکاری بکرێ و مافەکانیان دابین کرد. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا حەکیمەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە مامەڵەی هێزە ئەمنیەکان ئێمە بینیمان ئەوەی کە لە بڵێن لە وەرتەیە کرا بەرامبەرەوە هاوڵاتێک کە شەید کرا ینی بە چەک وەڵامی خەڵک درایوەر بەپێی یاسای خۆیان کە باسی دەکەن بۆ نمونە یاسای خۆپیشاندان دەبێت پۆلیسی چالەکە مەدەنیەکان بێت دەبێت چۆن مامەڵەکەن لە مەودووە لە خۆپیشاندانەکان لە گرتبوونەوەکان لەگەڵ خەڵک. بەڵێ کاکاچیم بەداخەوە ئێمە متابعمان کردووە لە دنیادا ئەگەر خۆپیشاندان بکرێت بە مۆڵەت یا بە بێ مۆڵەت لە دنیای بە ئاو پێشوازی لە خەڵکەکرێ ئاویان لێ ئەدرێ یان دارێکیان پێ لەوانەیە ئەسفنجی پێ لە خەڵکەدەن بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا لە باتی ئاو بە خەڵکدا بکەن بە گولە لە خەڵکە ئەدەن جاوە هەر لە سنووری ئێمەنا لە کوردستان لە چەند جێیشکەوە ڕوویداوە ئەگەر بە یاسابی حەقوا بوو نەک ڕۆژێ یا 10 ڕۆژ یا 20 ڕۆژ ڕێگای هامڵتۆن ڕێگای عاجۆمەران دابخرێ بەڵکو 100 ڕۆژ داخرابایە باشتر بوو لەوەی کەوە خوێنی گەنجێکمان بەناحەق ڕژرا شەهید کرا بەڵام دیارە ئەو کەسانی کە وەزیفەی ئەمنیان بەدەستەوەیە من لێرەوە
ئامۆژگاری وەزارەتی ناوخۆ حکومەتەکەم پێویستە زیاتر پەروەردیان بکەن، زیاتر ئەوان خزمەتیان بکەن، بڵێن لەگەڵ هاو نیشتیمانەکانی خۆتان بە شێوازێک ڕەفتار بکەن، ئەگەر لێشتان بدەن ئێوە بکشێنەوە، نەک گول لە بارانیان بکەن. ئەو کەسەی کە گولەی لە کاک حەسەندا و 75 لەسەرا، ئەگەر بە یاسا و بە کۆمەڵایەتیبی دەبی حیسابی 75 کەسی لۆ بکەی کە کوشتیتی بەداخەوە. ینی من نازام لە چێوە لە چی ئاسایەک ئەوە هەیە وها بە ناحەقی بکەونە گیانی خەڵک لە لێدان، لە کوشتن، لە دەرکردن، لا ئیلاخری. یعنی ئەو خەڵکانی کە لەوێ بوونە خاوەنی ئەو مڵکانن کە لە سنووری حافیزە هەنا، بەڵام ئەوانەی کە چوونە خەڵکیان کوشتووە خاوەنی مڵکەکانی وانی ڕاستی هێزی ئەمنین، پاراستنی کوردستانیان لە ئەستۆیە، بەڵام بەو شێوازانە. یعنی ئەمە حەزمانە کرد بەهێمنانە لەگەڵ ئەو گەنجە بەڕێزانە بحێوێنەوە ئیدارە بکەن و حاڵیان بکەن هۆکاری کارەباکەی چیە، یان هەر هیچ نا ئەبوایە وەزیری کارەبا هات با سەرخات، ئەبوایە ئیدارەی سربەخۆی سۆران هات با سەرخات. چارەسەرکردنی کارەبایەکی وە زۆر ئاسانە. کاکەچیم نازام جەنابەت هاتووی بۆ منتیقیانە ئەو ڕووبارەی بە حاویز دادێتە خوارێ، ئەگەر لە وڵاتێکی کە بواە کارەبای نەک باڵەکایەتی، چار باڵەکایەتی و هەموو سۆرانیشی بۆ دابی نەکرا، بەڵام پلان و پرۆژیان نییە بۆ خزمەتکردنی خەڵک. دەچن لە سەحرایەک بۆ من سەددا ئەکەن لۆ ئاوی باراناوی، بەڵام ئێمە ڕووبارێکمان ئاو دێتە خوار. دەیان شوێنی واشمان هەیە کارەبای لێ دروست بکرێ کە خەڵک لە ڕووی گەشتیاری، لە ڕووی ماسی، لە ڕووی کارەبا و ڕۆناکایی لە هەموو بوارەکان سوودی لێ بینی، بەداخەوە هیچ خزمەتێک بە وڵاتە نەکراوە. باشە مامۆستا و لیژنێکی خۆتان پێکتانینەوە بۆی کە ئەو هاوڵاتیە مافی نەفۆتێک کە شەید کراوە بڵین بنە ماڵەکەیان تاکەی چاوەڕێ حکومەت دەکەن بۆ نمونە بۆ ڕێکاری یاسا، یاخود داواکاری ئێوە ئەوە بوو کە لە سێدارەش بدرێ ئەو بکوژەکە؟ بەڵێ بەگشتی ئێمە خەڵکەکە بەگشتی ئەوڕۆ کە من لە ناو جەماوەڕ بووم، بەگشتی داوان ئەوەیە ئەو پیاوە بێت لەوێ بە هەمان شێوە بکوژرێتەوە. بەڵام ئێمە لە وڵاتێکین دەزانین ئەوە جێبەجێ ناکرێ بەڕاستی بە یاسا، بەڵام ئەکرێ حاکمەکان بێن دابنیشن کاکە ئەگەر ئیعدامیش ناکرێ بڕیارێکی بۆ بدەن، بڕیاری لە سێدادەرانی بۆ بدەن بۆ ئەوەی خەڵک متمانەی دروست بیتەوە، بۆ ئەوەی خەڵک چاوەڕوان بکە کەنجی لە سێدارێدەن. بەڵام ئەگەر وا بڕوات و بیپارێزن و محفوظی بکەن و بچن داوت ینی قەڵەوی بکەن لە سزنەکان، لەوانەیە خەڵک ڕانەوەستێ، خەڵک پێی خۆش نەبێ، خەڵک قبول ناکە، خەڵک خوێنی لە ناخی دێتە خوارەوە. ئەمن لەوێ بووم ئەوڕۆ بەڕاستی گەنجی وای تێدا هەبوو ئامادە بوو خۆی بتەقینتەوە لەسەر پردی حافیز. بەس ئێمە وتمان مادەم ئەوان هاتوونە و دانەوێ لە ڕێگەی یاسایی شتەکەمان بۆ جێبەجێ بکەن، هێمنیمان کردوتەوە. ئەجینا خەڵکی باش تێدایە، خەڵک هەیە لەوانەیە ئامادەی تێدا هەبی ئەگەر بکوژێ، ئەگەر دەربەدەر بکرێ، ئەگەر دیسان گول لە باران بکرێ ئەو ڕێگای بگرێتەوە. بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی باڵەکایەتی لەو کێسەدا توانیتمان و بڵئەخەس بابیشی هەتا ڕادەیەکی زۆر توانیتمان ئەو گرژەی هێورە بکەینەوە و تازیەکەشمان داناوە بۆ ئەوەی بتوانین دەستی کەسێککرد نەسە خوێن واکە خوێنی کەسێک کە بەناحەق نەڕێژرێ کاکەچیم. بەڵام ئەگەر دەسەڵات بێباکانە پاڵ بداتەوە لەوانەیە خەڵک جوابێکی تکەی هەبی لە ڕێگەی عەشایرەوە وەکو ڕابردوو تۆڵەکەی خۆی بکاتەوە. بەڵێ دوایە ڕووداوە هێزیێمنی زۆر کۆکراوەتەوە لە ناوچەکە، بڵێن ئێستا ئاسایی بۆ تۆ ناوچەکە یاخود خۆپیشاندان و ئەوەش کۆتایی پێاتوە. ئێستاش من ئێوارە بەڵێ من ئێوارە هاتمەوە لە تازیەکە دەروی سەعات 5 بەڵێ لە حافیز پۆلیس ئێستا بەردەوامە کۆنتڕۆڵی شوێنەکان کردووە و ئەو زایە لەبەر خۆپیشاندانە یان لە پەرپاراستنی چییە نازانم، بەڵام بە چاوی خۆم سێ سیارەی پۆلیسم لەوێ دیت پەرپۆلیس و ئەو شوێنیان کۆنتڕۆڵ کردووە کە کاک حەسەن تێیدا شەید کراوە. بەڵێ ئەو هاوڵاتی کە شەید کرا کاک حەسەن پیشەی چییە خۆی ئەوەی لەگرتبوونەوە بڵین دوێنێ شەو شەید کرا؟ پیشەی فریاکەوتنی یەکەی هەفتایە پێشمەرگەیە بەداخەوە کە دوو خێزانی بەجێهێشت کۆمەڵێ منداڵ 6 منداڵی بەجێهێشتووە لە خێزانێکیان 5 هەیە و لێکیان یەکی هەیە ئەوە 6 بەداخەوە چێ هەیە حەقی ئەو یەتیمانە جێبەجێ بکە، چێ هەیە مافیان بۆ دابین بکە، ئایا هێزە ئەمنەکانە چەند موچێکیان بۆ ئەبڕنەوە و مافیان دابین بکەن؟ بەڵێ پەزۆکو بکوژەکە بڵێن وەکو لە ڤیدیۆکەش دەرەکەوێ خۆی ناسراوە یاخود دەنگویەکە بوو سەبارەت بە هەڵاتنی هیچ شتێکی پشتڕاست کراوە هەیە وەکو بەڕێز لیژنێک هاتوو بۆ لایوتیان دەستگیر کراوە؟
ئەوەی ئەگوترێت لە سوۆسیال میدیا ئەوە جێگای ڕاست نییە بەڕاستی بەڵام ئەو وەفدەی کە هاتبوو دڵنیایان بە ئێمە داگوتیان بەڵێ ئەوە دەستگیر کراوە لە سزنە و ئێمە لەسەر قسەیوان ئەو قسە ئەکەین و بەڵام لە چەند ڕۆژی داهاتوو ڕۆ نەبێتەوە یا لە سزنە یان ڕۆیشتۆ بۆ لایچکە ئەوە کەشف دەبێت ئەو ڕۆناسبەی ئینسان ئەبێدان بەخۆی دابگری ئەگەر ئەو کاریان کردی بەرەگای یاسا ڕەفتار لەگەڵ ئەو کەسە بکوژە بکەن و ئێمە بە تەواوی بە تایبەت ئەنجومەنی باڵەکایەتی پابەندی یاسا و ڕێساکانی حکومەتی هەرێمە بین بەڵام ئەگەر بێت و خەڵک بغافرێنن خەڵک زۆر هوشیارتر لەوەی کە لە ڕابردووادا خەڵکیان ئەغافران خەڵکی ئێستا هۆشیار بۆتەوە و ئەو ناحەقانە قبول ناکە بەڕاستی پێویستە حکومەتیش بەخۆی دابچیتەوە مافی خەڵک دابین بکە کە مافێکی سەرەتاییە بەڕاستی. بەڵ سوپاس دەکەین مامۆستا حەکیم مامۆستا عوسمان سەبارەت بە موچە ئێستا بەرەزووتر لە کۆبوونەوەکەی پارتی ویکێتی بڕیار نەدراوە لەگەڵ بەغدا جۆرێک لە بن بەس گەیشتون ئەی چاوەڕێی چی بین ئێستا جگە لە موچەوە شاتۆ سەرکارە با و بڵێن بێ ئاوی چاوەڕێی چی بین ینی چارەسەرەکەت چییە بەچی چارەسەر دەکرێت یەک شتی سیر ئەم کارەبا 24 ساعتی ئەگەر چاکەیەکیشی نەبێ یەک چاکەی هەیە دەری خست ئەمانە بە درێژایی ڕابردوو و ڕاستگۆ نەبوون لەوەی کە ئێمە کارەبای پێویستمان نییە بۆ دابینکردن بەڵکو فرۆشتویانە و ئێستا ئەم کارەبا 24 کاتژمێرێتە لە زۆربەی گەڕەکەکانە هەیە نابڕێ دەری خست کە ئەگەر پارە هەبێ و پاریان بدەیتێ بۆ کۆمپانیەکانیان کارەبا هەیە بەڵام بەهی گوندەکان و قەزا و ناحیەکان کەم کراوەتەوە بەڵێ ئەگەر بۆ ئەوانیژە بێتە 24 ساعت من پاوەڕم وایە ئەمانە لەبەرەوەی وەک کۆمپانیا مامەڵاکەن وەکو بازرگانی چاوچنۆک مامەڵاکەن خەڵک پاریان بداتێ بۆ کارەبا بەو جۆرە گرانە خەڵگە بێتە کرێچیان و ئەوانیش ڕۆژ بە ڕۆژ پارەکانیان ملیاران دۆلاریە چێتە سەر کارەبا هەیە ئەگەر پارە بدەیت بۆ نمونە ئەگەر پارە بدەی کامێرەی چاودێری چەند لێ ئەخوڕی لێ خوڕە ئەگەر پارە بدەی لە وڵاتە هەموو شتێکەیە کەواتە توێژی فەقیر لەم کۆمەلگا بێتە قوربانی و ئەوانەی قوربانین زۆرترینی ئەم کۆمەلگەیە ئەمە یەک دوام بەڕاستی چاوەڕێکی ئەەکەین ئەبێ بە خەڵک بڵێن ئەگەر خەڵک بێدەنگ بێ قسە نەکا چاوەڕێەوە بکەین 15 ڕۆژی تر موچەیەک بێت دە 15 ڕۆژی تریژە بێتە 90 ڕۆژ موچەیەک بێت دیسی ڕۆژەواتە هێشتا 6 ڕۆژ وەکەوێتە لای هەر سبەینێ موچە بدرێ موچەی مانگێک بدرێ خەڵک هێشتا 45 ڕۆژی لای حکومەتە یعنی سەرنج بدە ئێستا بەیانی موچەیەک بێت تۆ 45 ڕۆژ بەسەر موچەی مانگی 6 تا تێپەڕیوە هێشتا نەدراوە لەبەرەوە ئەبێ چاوەڕێی زیاتر بکەین چاوەڕێی خراپتر بکەین ئەم حکومەتە لەگەڵ خەڵکیا بکە چاوەڕێەوە بکەین کە بەڕاستی وەک ئێستا چۆن ئەیکەن لەگەڵ بەغدان ناگەنە ڕێکەوتن ینی ئەوەی لێ ناخوێنێتەوە کۆبوونەوەکەی ئەمڕۆ من پێم وایە لەوەیانە من پێم وایە هەردوو لا پێویستیان بەیەکە و بەرژەوەندی خوازەکانی هەرێم و بەغدا پێکەوە کۆ ئەبنەوە چارەسەرێکە دۆزنەوە چونکە هەردووکیان هەڵبژاردننی عراقیان لە بەردەمایە هەردووکیان نایانەوێ بەرژەوەندەکانان بکوێتە مەترسیەوە ئەمە لەو بارەوە بەڵام ڕێگەکەون لەسەر چی لەسەر موچەی مانگی 5 و 6 و 7 بێت یان لەسەر ئەڵێن یەک موچەمان بۆ بنێرە خەڵک چی لێت بابێت یا پێیان ئەڵێن موچەی لە مەولا بابێت و ئەم مانگانە ئەفەوتێ ئەبێ خەڵک قسە بکە چاوەڕێ نەبێ لەگەڵ بەغدا ئەگەنەچی چاوەڕێ نەبێ کێتی پارتی ئەگەنەچی خەڵک بێتە سەر شەقامەکان مافێکمەوێ لە تۆی وەرەگرنبەوە لەکوێ ئەیهێنی چۆن لەگەڵ بەغا ڕێگەکەوی کەیفی خۆتە ئەوە تۆ حکومەتی ئەبێ بڕۆی پارەبێنی ئەوە تۆ حکومەتی بەرپرسی لە بەردەمیا لەبەرەوە خەڵک نابێ چاوی لە بەغدا بێ بۆ هێنانی موچە و نابێ چاویشی لەم کۆبنەوانە بێ ئەبێ بەم کابینەیە بڵێ تۆ بەرپرسی قوت و ژیان و ئەمنیەتی خەڵکی لەکوێ پارە ئەهێنی لەگەڵ کێ ڕێگەکەوی چۆن ئەهێنی خەڵک کێشەی ئەوەی نییە ئەبێ لە کاتی خۆیان موچە بدەی و بێ ژیانی خەڵک باشکی ئەمە یەک دووهم بەڕاستی مەترسێکی تریش هەیە بە هەولێرکردنی سلێمانی واتە ئەو ئازادەی لە ڕابردووە لێرە هەبوو با کورد ڕوون و ڕەوان بیڵێن ئەوەی کە یەکەتی شانازی پێوە ئەکرد ئەوەی کە مام جەلال شانازی پێوە ئەکرد تاالبانی باوک شانازی پێوە ئەکرد خەریکە تاالبانی بچووک بە تەواوی پێشێلی ئەکا و ڕێکارێکی تون دەگرێتە بەرامبەر بە خەڵک لە ڕابردووە خەڵک خۆپیشاندانی ئەکرد جا دەستگیرەکرێ ئێستا بیر لە خۆپیشاندان بکەیتەوە دەستگیر دەکەن چۆن ئەم مامەڵەی لەکوێوە ئێنی ئەگەر پێی وابێ بە هەمان نەمەتی شوێنێکی تر سلێمانی بەڕێوە ئەچێەوە خۆی باجەکەی ئەدا چاوەڕێەوە نەکا خەڵک هەر بەوەی بڕیاری خۆپیشاندانە بیگرێ و 2000 بێدەنگ بێ
ئەو بەڕێی ئەم هەرێمە لە شوێنێکەوە ئەدڕێ ئەمانەگەیان لە خۆیان نابێ لەبەرەوە ئەم مامەڵە ئەمنیەت توندەی لەگەڵ خەڵکا سەرەتایەتی و قۆناغێکی نوێیە بۆ سلێمانی پێویستە بە خۆیان نابچنەوە ئەگەر بەخۆیان نستنەوە چی ڕوودەدا سلێمانی بێ هەولێر بێ سەرکوتکردن بەڕاستی لە خەڵک بیر لەوە ئەکاتەوە چیتر بەو ڕێگانەی ئەو بۆ نمونە تۆ بانگەواز لە ڕابردووە بانگەوازمانە کرد بۆ خۆپیشاندان 2 ڕۆژ پێشەوە 3 ڕۆژ پێشەوە بە ئاشکرا ئەچویت ئەبین ڕای دەموچاوەکان ئەگەر تۆ هەمووانێ بانگەوازەکەن بۆ خۆپیشاندان دەستگیریان بکەی خەڵک ڕائێت لەگەڵ ئەوەی ئیدی بانگەواز بکرێ بۆ خۆپیشاندان خەڵکان بدا خۆشی نەناسێنێ و خەڵک فرسەت بێنێت لە پڕێکا خۆپیشاندان بکە ئەمە خۆپیشاندانی ناڕێکخراو زیادەکە خۆپیشاندانی ناڕێکخراویش بەشێکە لە فەوزا بۆیە بێدەنگی مەحاڵە یعنی لە خۆپیشاندانی مەدەنی و غێرە مەدەنیشە خەڵک بێدەنگ ناکرێت ئەبێ ئەمان هێز ئەمنیەکان بە خۆیان بچنەوە ڕێکاری مەدەنیانە بگرنە بەر بۆی خەڵک پەنا بۆ توندوتیژی نەبا و ئەم ڕێکارش لەم مدەتا تاڵەبانی بچووک ئەیگرێتە بەر کارێکی زۆر هەڵەیە پێویستە بە خۆیان بچێتەوە ئەو تۆزە شانازەی هەیان بوو لە ڕابردووە بە خۆیانەوە ئەیان کرد و پێشێلی نەکن لەوە زیاتر ئەگینا ئەمانش هیچیان لە دەسەڵاتەکانی پێشتر زیاتر مامۆستا کوتە پرسیارشین بۆ بەڕێز پێ دوای ئەگەر فشارە بێ ڕێکەوتن لەگەڵ بەغداد دەکرێت لە بواری نەوت پێ لەسەر موچە بێ ڕێکەوتنێک دەکرێت گەر فشارە بیا خۆ دەڵێن داهاتی ناوخۆ باش ناکە لە ڕاستیدا ڕێگە چارەی ڕیشەیی لە ئێستادا ئەوەیە هەرێمی کوردستان ڕاست و ڕەوان ڕازگۆ بێ لەگەڵ خەڵک شەفاف بێ لەگەڵ خەڵکو و لەگەڵ بەغاشە ڕێبکەوێ لەگەڵ حکوومەتی ناوەندی لەگەڵ بەغا ڕێبکەوێ داواکارەکانی هەمووی یاساین هیچی بیانوو نییە تەوتینی موچەی موچەخۆرانە فرۆشتنی نەوتە لە ڕێگەی سۆمەوە داهاتی ناوخۆ ئەو ڕێژەی کە دیاری کرا بیگەڕێنەوە ئەمانە هەمووی یاساین ئەمانە هیچی قورسی ژین بۆ هەرێم پێویستە هەرچی زووە حکوومەتی هەرێم خۆی لەم تەنگەژەیە نەجاتدا و خەڵکیش لەم کێشە و قەیران و بێموچەیە نەجاتدا و لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێکەوێ لەمە زیاتر مماتەڵە نەکات لە ڕاستیە ئەوەی هەرێمێکە ئێستا کاتکوشتن و مماتەڵەکردنە بۆی ڕۆژێ زیاتر 300,000 بەرمیل نەوت بفرۆشێ بۆی ڕۆژێ زیاتر داهاتی ناوخۆ کۆ بکاتەوە و قوتیە ئەگینا خۆ بەدیلان چییە لە ڕابردووە بینی بەدڵەن داهاتی ناوخۆش بەش ناکە و لەگەڵ بەغداش ڕێک ناکە باشە داهاتی ناوخۆ لە هەوڵ پیابێن ئەمان ددانە ساڵ نەوتیان سربەخۆ فرۆش بە بۆری لە بەندەری جەیهانەوە بەسەر بەخۆ کە کەس ڕێگەری لێ نەکردن کاتە بۆ بەرمیلێ $100 زیاتری کردووە ئەمان نەیانتوان لە ئەنجامی چی بوو نەیانتوانی موچەی خەڵک بەباشی دابینکەن سەرنجامەکەی ئەوە زیاتر لە 50 موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمیان لایە سەرنجامەکەی ئەوە بوو خەڵکی کوردستانیان 32 ملیارد دلار قەرزار کردووە ئێستا وەرە لێ بپرسە ئەڵێ ئێمە 32 ملیارد قەرزاری ئەو سەردەمین کە نەوتمان سەر بەخۆ فرۆشتووە هیچیە فرۆشت تۆ نەوتی فرۆشە خەڵک ئاوا فرۆشە داهات و پارەی هەیە تۆ نەوتی فرۆشتەوە بۆ قەرزاری بەڕاستی ئەنج ئەمان بەدیلان چیە تا نەوتیان فرۆشتووە قەرزار بوون و ناتوانانی موچە دابینکەن ئێستا نەوت بە تەنکەر بفرۆشێ هەر ئەڵێ ناتوانم داهاتی ناخۆ کۆیەکاتەوە و باج و زەڕی بۆ ئەوە مشی زار کردووە ئەڵێ ناتوانم کە بە دڵنیایەوەمە ڕازگۆ نین کە بڵێ ناتوانین و بەش ناکە بەژەکە بەڵام ئەم داهاتەی ناوخۆ و فرۆشتنی نەوتە ناچێتە قاسەی حکوومەتی هەرێمەوە ئەچێتە قاسەی بەرپرسەکان و کۆمپانیەکانی حزب و دەسەڵاتدارەکانەوە بۆ یەکە بۆ شێوازە قەت بەش ناکە و ناتوانن کێشەی موسەحلکەن بۆ یەکە باشترین حلەوەی لەگەڵ حکوومەتی ناوەنددا ڕێ سوپاس دەکەین مامۆستا حەکیم دوای پرسیارشی بۆ بەڕێزت چی چارەسەرە بۆ دۆخی خەڵک لە ئێستادا ئەو بێ ئاوی بێ کارەبایی بێ موچەی بە کورتی بە سوپاس دەکەم وەڵا قوربان دەستت خۆش بێت چارەسەر ئەوەیە حکومەت چاو بە غڵەتەکانی خۆی بچێکیتەوە بزانی لە کوێوە غڵەتی کردووە و ئەو مافەسە لە تایانەی بۆ هاوڵاتیان جێبەجێ بکە کە موچەیە کە کارەبایە کە ئاوە کە غازە کە بنزینە کە نەوتە تاکۆتایی هیوادارین ئاورێک لە هاوڵەتیان بدەنەوە ئەجینا زەحمەتە ئاوا بڕوە تاکۆتایی شتی خراپ ڕوو دەدا ئەگەر کێشەکە چارەسەر نەبێ حتمما ئەرە وەڵا ئەگە کێشەکە چارەسەر نەبێ خەڵک قبول ناکە کاک هەشیمە یعنی ئینسان کە برسی بوو دەست بۆ هەموو شتێکە بە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا حەکیم ڕۆستایی کە لە سۆرانەوە لەگەڵمان بووی هەرو مامۆستا جەلیل عەلی و مامۆستا عوسمان گوڵفێک لە ستۆدیۆ لەگەڵ مامۆستا سپاس دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان